بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 92 باسی بابەتی پێداچوونەوە دڵنیابوون لە زاراوەکان و چەمکەکان. ڕێگایەک بڵێ بۆ بەشکردنی ڕیزکراوەکە پاشان ئەنجامی لێکدان بنووسە. پرسیاری ژمارە 1 چەند ڕیزم هەیە؟ 6 دانە ڕیز، هەر ڕیزەی 3 دانەیە، واتە 6 ڕیز و 3 ستون. ڕێیەکی بڵێم بۆ ئەنجامی لێکدان، ڕەنگە ئەمن ئەو ڕیزانە بکەمە 2 بەش، چونکە 6 دانە ڕیزە، ئەوها لە ناوەندێ دەکەمە 2 بەش، 3 ڕیز لێرە، 3 ڕیزیش لێرە. ڕەنگە ئاسانتر بی. ئەو جا ئەو ئێرە بە تەنیا لێکدەم، 3 ڕیز و 3 ستون یەکسانە بە 3 جاران 3 کە لە خشتەی لێکدان یەکسانە بە 9. ئەو 3 ڕیزەش لێکی بدەم لەگەڵ ئەو 3 ستونە، هەمان شتە، ئەویش هەردەکا 3 جار 3 یەکسانە بە 9. دوایێ ئەو دوو نۆیەی کۆ بکەمەوە، 9 کۆ 9 ئەوها یەکسانە بە 18. ئەوجە دەزانم کە لێکدانی 3 جار 6 یەکسانە بە 18. یان ڕێگەی ئەوەی کە بێگومان ڕێگە زۆرە، بەشکردنەکە بە کەیفی خۆمە دەتوانم ئەوهاش بەشکەم. بەشکردن بۆ وێنە دەتوانم ئەوها لێرە 2 ڕیز بە 4 ڕیز، واتە لێرانە ئەوها 2 جار 3 و 4 جار 3، واتە شەشەکەی دەکەمە 2 کۆ 4. 2 جار 3 یەکسان دەبی بە 6 ئەو کاتی، و 4 جار 3 یەکسان دەبی بە 12. ئەوجە 6 و 12 کە کۆ دەکەمەوە یەکسانە دیسان بە 18. یان ڕێگەی خشتەی ژمارەکان، خشتەی لێکدان، ئەویش هەر باشە. کاتە ڕێگە زۆرە، ڕەنگە یەکەشکە بیاوێ بەشکردنەکە ئەوهابی بەو جۆرەی ئەوها بەش بکە، دەبیتە چ؟ دەبیتە 1 جار 6 و 2 جار 6 ئەوها 1 جار 6 یەکسانە بە 6، ئێرەش 2 2 جار 6 یەکسانە بە 12. ئەوجە 6 و 12 کۆ بکاتەوە دیسان یەکسانە بە 18. کاتە هەتا هەندێک جار دەتوانین لە جیاتی بیکەینە 2 بەش، دەتوانین بکەینە 3 بەش و 4 بەش بە کەیفی خۆمان. بۆ وێنە یەکەش کە ڕەنگە بیکاتە ئەوها ئەوە بەشەک، 2 بەش 3 بەش، ئەوجە 2 جار 3 دیسان 2 جار 3 دیسان 2 جار 3. ئەوجە هەمویان دەکەنە 6 6 و 6 و 6 یەکسانە بە 18. پرسیاری 2 لێرە دیسان ئەمن ڕەنگە ئەوها بیکەمە 2 بەش، یەکەچیان 3 ڕیزە، واتە 3 جار 7 3 جاران 7 لە خشتەی لێکدان دەکا 21، یان ڕەنگە بە خۆم بزانم 4 جار 7یش لە خشتەی لێکدان یەکسانە بە 28. ئەو جا 21 و 28 کۆ بکەمەوە یەکسانە بە 49. تەواو. یان یەکسەر تەمەشای خشتەی لێکدان دەکەم، یان بە خۆم دەزانم 7 جار 7 یەکسانە بە 49، یان دەتوانم بیکەمە 3 4 بەش. لێرەش بۆ وێنە ئەگەر ئاسان نەبوو دەیکەمە 2 جار 7 دیسان 2 جار 7 ئەو جار 3 جار 7. لێرە 2 ڕیزە، هەر ڕیزەی 7 2 جاران 7 دیسان 2 جاران 7 ئەو جارەی 3 جاران 7. 2 جار 7 14 و 14 دەکا 28 28 و 21 یەکسانە بە 49. هەمان شتە. یان
بەشکردنەکە بەستونیە، چونکە لێرە 7,007 هەمان شتە، ئەوها 2,007 و ئەوها 2,007 و ئێرەش 3,007 هەمان شتە. پرسیاری 356 ئەمن لێرە ئەگەر بیکەمە 2 بەشی یەکسان ئەوها 3,005 دیسان 3,005 3,005 15 3,005 15 15 و 15 کۆکەمەوە یەکسانە بە 30 کەواتە 5,006 یەکسانە بە 30 ئەوها دەنووسم 5,006 یەکسانە بە 30. دەتوانم تەمەشای خشتەی لێکدانیشکەم یەکسەر. پرسیاری 4 چۆن ڕاستی لێکدانی 6,010 کە یەکسانە بە 60 بەکاردێنی بۆ هەژمێرکردنی 6,009؟ ئەو پرسیارە هەتا ڕادەیەک زەحمەتە. 6,010 هەموو کەس دەزانی ئاسانە دەکات 60، بەڵام 6,009 دەکات چ؟ 6,009 ئەمن ئەو 60ەی دەینم هەمیشە، چونکە 9 واتە ئەو دەیە یەک کەم بوویتەوە، یەک جار کە یەک جار کەم دەبیتەوە واتە ئەمن دەبی ئەو 60ەی بینم هەمیشە ژمارەکەی دی لێ دەرکەم 6 60 کەم 6 ئەنجامەکە بە دەردەچی دا کەم 6 4 5 ماوە واتە 6,009 یەکسانە بە 54. ئەمن چ دەکەم هەموو جارێ چونکە 9 یەک دانەی کەمترە لە 10 ئەمن ئەو ژمارەی دەردەکەم لە 60. ئەوە ڕێگایەکە لە ڕێگایەکان، هەرچەندە ڕەنگە ئاسان نەبی، ڕەنگە یەکێک وای زانیە 60ەکەی بینی دەی لێ کەم کاتەوە، ئەوە هەڵەیە، ئەوە نابی، دەبی 60ەکەی بینم چونکە 9یەکە گۆڕایە لە چ گۆڕایە؟ لە 10ەوە گۆڕایە، یەک کەم بوویتەوە دەبی ئەمن ئەو 6ەی دەرکەم لە 60 60 6ی لێ بڕوە یەکسانە بە 54. وەڵامەکەم 54. دڵنیابوون لە کارامەیەکان لێک بدا. پرسیاری 5 6,007 باشترین شت ئەوەیە ئەمن بچمە خشتەی لێکدان و بزانم 6,007 دەکات چەند، کە هەست دەکەم ئاساناوها دەچمە لای ژمارە 7 ئەو ژمارە 7 بەڕیز یان بەستون هیچ کێشە نیە. ئەگەر 7ەکەم بە ڕیز هینە 6ەکەی ئەوها بە زەردی بەستون دەینم هەتا ئەو هێڵە کەسکا لەگەڵ ئەو هێڵە زەردە یەکتر دەبڕن، لە چێندەر یەکتر دەبڕن لە 42 کەواتە ئەنجامی لێکدانی 7,006 یان 6,007 یەکسانە بە 42. زۆر بە ئاسانی لێرە دەنووسم 42. پرسیاری 7 دوای دەچمە لای پرسیارەکانی دی. 5,008 دیسان لە خشتەی لێکدان تەمەشا دەکەم دەکا یەکسانە بە 40. ئەگەر نەزانم 5,000 ئەو هەشتەی دەکەمە 2 بەش دەکەمە 4 و 4 5,004 دەکەم یەکەم جار یەکسانە بە 20. 5,004 دیکەش چونکە هەشت دەکات 4 کۆ 4 دەکا 20 ئەو 2 20ەی کۆ دەکەمەوە یەکسانە بە 40. پرسیاری 9 6,006 یەکسانە بە 36 لە خشتەی لێکدان. ئەگەر نەزانم 3,006 دەکەم، ڕەنگە ئەو ئاسانتر بیزانم، دەبیتە 18 دیسان 3,006 دیسان دەبیتە 18 ئەو جا 18 و 18 کۆ دەکەمەوە 8 و 8 16 1 و 1 2 1 3 هەمان ئەنجامم بەدەست دێ کە دەکاتە 36 کاتە 6,006 36 یان لە خشتە لێکدان یەکسەر وەڵامەکەی دەینم. 6,009 ڕەنگە ئاسان نەبی، بەڵام ئەمن لێرە بەهۆی 6,010 زانیم 6,009 یەکسانە بە 54 یەکسەر دەینووسم. ئەگەر نا 6 جارانی 3 دەکەم 3 جار 6
6 جاران 3 6 جار 3 6 جار 3 چونکە 9 یەکسانە بە 3 3 3 هەژدا 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 هەر سێ هەژدەکان کۆ دەکەمەوە 8 و 8 16 16 و 8 24 2 لەگەڵ 1 3 4 5 پرسیاری 13 8 جار 8 یەکسانە بە 64 لا خشتەی لێکدان ئەگەر نەزانم 8 جاران 4 دەکەم 8ەکەی دەکەمە 2 بەش 8 جار 4 32 8 جار 4 دیسان 32 32 32 سەرجەمەکەیان یەکسانە بە 64 پرسیاری 6 7 جار 8 ڕەنگە ئاسان نەبی بەڵام دەتوانم 8ەکەی بکەمە 2 بەش بیکەمە 4 و 4 ئەواتە 4 جار 7 و دیسان 4 جار 7 4 جار 7 یەکسانە بە 28 دیسان 28 کۆیان بکەمەوە 8 و 8 16 2 2 4 1 5 لێرە یەکسانە بە 56 گرنگ نییە ئەمن ئەوها بنووسم 7 جار 8 یەکسانە بە 56 یان بنووسم 7 جار 8 یەکسانە بە 56 هەمان شتە چونکە هاو کێشەیە کوبی نووسم هەر ڕاستە. پرسیاری 8 زۆر گرنگە هەموو ژمارەك لێکی بدەم لەگەڵ 0 وەڵامەکەش هەر سفرە 8 جار 9 تا ڕادەیەک زەحمەتە بەڵام ڕەنگە 4 جار 9 ئاسان بی 36 ئەگەر ئاسان نەبوو دیسان 2 جار 9 هەتا ئاسان دەبیلۆ ئەوجە 36 و 36 6 6 12 3 و 3 6 1 7 8 جار 9 یەکسانە بە 72 10 جار 5 زۆر زۆر ئاسانە چونکە ئەمن 1 جار 5 دەکەم 5 و 0 جار 5 هەر 0 کاتە زۆر ئاسانە 8 جاران 4 32 یان دەتوانم 4ەکەی بکەمە 2 بەش یان 8ەکەی بکەمە 2 بەش ئەگەر 8ەکەی بکەمە 2 بەش دەبیتە 4 جار 4 و دیسان 4 جار 4 واتە 16 کۆ 16 یەکسانە بە 32 دڵنیابوون لە شیکارکردنی پرسیارەکان. پرسیاری 15 لە سندووقێک 2 ریز سێو هەیە ئەو دووە گرنگە و ریزیشە دەزانم ئەمە 2 ریز سێو هەیە لە هەر ریزێکیش 6 سێو هەیە ڕێگایەکی تر دیار بکە بۆ ریزکردنی سێوەکان لە چەند ریزێکی یەکسان واتە ئەمن دەبی ریزەکان تێک دەم بەڵام ژمارەکە دەبی هەروەکو خۆی بی تەنیا ریزەکان تێک بدەم لە جیاتی 2 ریزی بکەمە 1 ریز یان بکەمە 3 ریز یان بکەمە 4 ریز بزانە چ دەگونجێ ئەگەر لێرە تەمەشاکەم گوتمان 2 ریز هەیە لە سندووقەکەی لێرەش 2 ریز هەیە و ریزەک ئەوە 2 ریز بەڵام لە هەر ریزەی 6 دانە هەیە 6 سێو 1 2 3 4 5 6 ئەو جارێ ئەم دەبی ئەو سێوانە ئەوها ریزکەم ریزەکەی تێک دەم بەڵام ژمارەکەم هەر هەیە واتە ئەمن ئەو سێوەی لێرە لا دەبەم لێرە دای دەنێم ئەو سێوەش لێرە لا دەبەم لێرە دای دەنێم ئەوها باش نییە چونکە ریزەک 5 ریزەک 2 ئەوە نابی دەبی وەکو یەک بن ئەو سێوەش لێرە دانێم ئەو سێوەش لێرە دانێم ئێستا زۆر زۆر باشە 3 ریزم هەیە هەر ریزەی 1 2 3 4 ئەوە ڕێگایەک لە ڕێگایەکانە کەوات ئەمن چم لێ کردمە 3 بە 4 ئەگەر ئەوها بینوسمەوە ریزەکانم کردە 3 جاران 4 ئەوها یەکسانە بە 12 یەکەم جاریش چ بوو یەکەم جار ئەمن 2 ریزم هەبوو هەر ریزەی 6 ئەویش هەر 12 کات ئەمن نابی 12کەی تێک دەم بەڵام تەنیا ریزەکان تێک دەدەم یەکەش کە ڕەنگە بیەوێ ئەوهانەکە ریزەکان ئەوها دانێ ئەوها
ئەو های لێ بکە، ئەوەش هەڕاستە، کردیە 4 ڕیز بە سێ، هەر ڕیزەی سێ، واتە نەک 3 ڕیز بە 4 بەڵکو 4 ڕیز بە سێ، ئەویش هەڕاستە، هەر دەکات دواستە. یەکەش کە ڕەنگە بیەوێ ڕیزەکان ئەو هادانێ، ئەوها بۆوێنە لێرە، ڕیزەش کەش لێرە، ئەوها دەکاتە چەند، دەکا 6 ڕیز، هەر ڕیزەی 2 ئەوەش هەڕاستە، کەواتە 6 جاران 2 2 جاران 6 هەر دەکا 12. ئەگەر بیکێ تەنیا 1 ڕیز ئەویش هەڕاستە، هەمووی 12 هەیە لە 1 ڕیز، کاتە زۆر نەک زۆر بەڵام چەند دانا ڕێگەیەک هەیە لۆ ڕیزکردنی ژمارە 12. پرسیاری 16 هێرش پاکەتێکی کڕی 3 ڕیز شیرینی تێدا و کاتە 3 ڕیز هەیە، لە هەر ڕیزێکیش 4 دانە هەیە. ئەوجە چی کرد هێرش؟ 8 دانەی خوارد. ئایا چەند دانە مایتەوە؟ 3 ڕیز و هەر ڕیزەی 4. 3 ڕیز ئەوە 3 ڕیزەوە 1 ئەوە 2 3 هەر ڕیزەی 4 1 2 3 4 ئەو های هەبوو. ئێستا چی کرد؟ هێرش 8 دانەی خوارد، کەواتە من 8 دەبی لابم، ئەوە 1 ئەوە 2 3 4 5 6 7 8 چەند دانە ماوە؟ ماوە 4. کو دەینووسم؟ ئەگەر بمەوێ بینووسم ئەو هادەنووسم، چونکە دەزانم 3 ڕیزی و هەبوو هەر ڕیزەی 4 هەمویان لێک دەدەم با بزانم چەندانە شیرینیە 12ە، کە دەڵێ 8 لێ خوارد واتە 12 8 لێ بڕوە، ئەوها 12 8 لێ بڕوە یەکسانە بە 4. ئەگەر بمەوێ ڕوونکەمەوە بە هێڵکاری لۆ خۆم ڕوونی دەکەمەوە. پرسیاری 17 هۆزان 49 پارچە قوماشی 4 گۆشەی کڕی. دەزانم کە 49 پارچە قوماش هەیە. بەیەکەوە دووری بۆ دروستکردنی چەند 4 گۆشەکە، ئەو وشەیە نازانم چییە، ئەوەی ڕاستی بی چونکە دەیان دووری دەیان کاتە 1 دانە 4 گۆشە کە هەمان درێژی و پانەی هەبی، ئەو وشانە ئەو ڕستەیە زۆر گرنگە، هەمان درێژی و پانەی، واتە 4 گۆشەیەکی تەواو ڕێک. ئایا ئەو ژمارەیە چەندەواتە لە هەر ڕیزەی و لە هەر ستونەی چەند 4 گۆشەی هەیە؟ واتە ئەو 49ی کو ڕیزکەم درێژیەکەی و پانیەکەی وەکو یەکبی. لێرە 49 دانە 4 گۆشەی گچکەی هەبوو، دەیەوێ ڕیزیانکە. پێش هەموو شتێک ئەگەر هەر نەزانم ئەمن 1 ڕیزی دروست دەکەم، بۆ وێنە ئەوها تەنیا 1 4 گۆشە، ئەو دوایە دەیکەمە 2 دانە، ئەوها ئەوە 2 دانە، 2 ڕیز بە 2 ستون، دوای دەیکەمە 3 دانە، ئەوها 3 ڕیز 3 ستون دەیکەمە 4 ڕیز 4 ستون، تۆزە هێشتا مایە دەیکەمە 5 دانە، دەیکەمە 6 دانە، گەورە دەبی ئەوجا دەبیتە 7 دانە، واتە 49 یەکسانە بە 7 جاران 7، کاتە 49 یەکسانە بە 7 جار 7 ئەو هادەی نووسم، بەڵام وەڵامەکەی من دەبی وەڵام بدەمەوە 7 ڕیز و 7 ستون، 7 ڕیز و 7 ستون، یان وەڵامەکەم ئەو هایە 7 ڕیز هەر ڕیزەی 7 دانە، 7 ڕیز و لە هەر ڕیزەی 7 دانە 4 گۆشە، لە هەر ڕیزەی 7 دانە. یان دەنووسم لەبەر ئەوەی 47 یەکسانە 49 یەکسانە بە 7 جار 7 کەواتە ژمارەکە 7
حەفت ڕیز لێرە ئەوها حەفت دانا حەفت ڕیزیش یەک ڕیز دوو ڕیز سێ چار پێنج شەش حەفت هەرێکەشی حەفتە. خشتەی لێکدانیش یارمەتیم دەدا لۆ دیتنەوەی وەڵامەکە. پرسیاری 18 لە تێنووسی ئازاد 6 ڕیزی یەکسان لە پول هەیە. 3 پولی نوێی کڕی. کاتە 6 ڕیز هەیە بەڵام نازانم هەر ڕیزەی چەند پولە. بەڵام دەزانم 3 پولی نوێی کڕی ئەو کاتە هەموو پولەکان بوونە 33 دانا. ئایا چەند پول هەبوون لە هەر ڕیزێک؟ ئەو هەبوونە زۆر گرنگە، واتە پێش ئەوەی پولی نوێ بکڕی. چەند پول هەبوو؟ گوتمان هەندێک پول هەبوو 6 ڕیز بوو، ئەوها 6 ڕیز 1 2 3 4 5 6. بەڵام نازانم هەر ڕیزەی چەند پول بوو. چونکە ئێستا پاشی کڕینی 3 پول بووە 33، ئەمە 33ەکەی دەینم 3 لە یەکەم دەکەمەوە. 33 3 لێ بڕوە یەکسانە بە 30، کاتە پێشتر 30 پول هەبوو. چونکە 30 پول هەبووە و 6 ڕیزیش بووە، دیارە هەر ڕیزەی 5 دانە پول بووە، چونکە ئەو جا بە هەمووی دەکاتە 30. 56 یەکسان دەبی بە 30. 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 جاران 5 یەکسانە بە 30. بەڵام وەڵامەکەی من دەبی چبی؟ نابی بنووسم 30، دەبی بنووسم 5، چونکە پرسیارم لێ دەکەن لە هەر ڕیزەی چەند دانە پول هەبوون. وەڵامەکەی من لێرە وەڵام 5 دانە پول. 5 دانە پول هەبوو. ئەوە دەربارەی لاپەڕە 92. لاپەڕە 92. ئێستا ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. هەموو ناوەڕۆکەکە بخوێنەوە، دڵنیابە لە تێگەیشتنت و وەڵامەکەشت ساغ بکەوە. وەڵامی گونجاو دەور بدە لە ڕاهێنانی 1 هەتا 9. پرسیاری 1 خوناو چەند تۆپێکی ڕەنگاوڕەنگی دروست کرد لە پاکەتێکی دانا بە 6 ڕیز. هەر ڕیزەک 5 تۆپ بوو. ئایا چەند تۆپ لە پاکەتێکە هەیە؟ واتە 6 جاران 5. 6 جار 5 ئەگەر نەشزانم، ئەگەر تاقیکردنەوە شتیوا بوو 6 ڕیزی دروست دەکەم، ئەوە 1 2 3 4 5 6 لە هەر ڕیزەی 5 دانا 1 2 3 4 5 دیسان 1 2 3 4 5 ئەوجا هەمویان دەژمێرم بزانم کامە ڕاستە. وەکو دەبینن ئەوەندە زۆر زەحمەت نییە، زۆر بە ئاسانی دەتوانم دروستیان کەم، خولەکە چیشی پێ ناوێ. پاشان هەمویان دەژمێرم بزانم دەکات چەند. ڕەنگە ئەگەر ژماردنەکەم باش بی بگەمە وەڵامی تەواو کە یەکسانە بە 30. پرسیاری 2 شۆخان پشووی بەسەر برد کە 4 هەفتە بوو. ژمارەی ڕۆژەکانی پشووەکە چەندە؟ چونکە ئەمن دەزانم یەک هەفتە یەکسانە بە 7 ڕۆژ. یەک هەفتە 7 ڕۆژە، چونکە 4 هەفتە واتە 4 دەینم لێکی دەم لەگەڵ 7. ئەگەر نەزانم دیسان ئەمن 4 ڕیزی دروست دەکەم، ئەوها هەر ڕیزەی 7 دانەبی 2 3 4 5 6 7 و هەمویان بەیەکەوە دەژمێرم بزانم دەکاتە چەند لە کۆتایی. ئەگەر ژمارنەکەم ڕاست بوو ئەوە دەزانم یەکسانە بە 28. 4 جاران 7 28. ئەو ژمارەی پرسیاری 3 ئەو ژمارەی کە ڕستەی ژمارەی 7 جاران یەکسانە بە 42 ڕاست دەکەواتە ئەمن
حەفت ڕیزم هەبی هەر ڕیزەی چەند بی هەتا بکاتە 42 ئەگەر حەفت ڕیزم هەبوو هەر ڕیزەی چەند بی دیسان دەینم حەفت ڕیزی دروست دەکەم ئەوها 1 2 3 4 5 6 7 ئەوجا لێرە زیاد دەکەم تۆزە هەتا دەگاتە 42 ئەوجا دوایە تەمەشا دەکەم بزانم ئەمن چەند دانێ هەبوو لە هەر ڕیزەی. وەکو دەبینن ئەوەش هەر ئاسانە بتوانم چاچی کەم دەژمێرم هەتا دەگەمە 42 لێرە ئەمن ئێستا لە هەر ڕیزەی 4 دانە هەیە 7/4 ناکات 42 دەزانم بەڵام ئەگەر ئەوەی بژمێرم 7/4 دەکا 28 کاتە 4 دیکەش دروستکەم دەکاتە 42 کاتە 7 8 یەکسانە بە 7 چەند دەکات 42 7/6 7/6 یەکسانە بە 42 ئەمن لێرە 28م هەیە هەتا ببیتە 42 دوی دیکەش دانێم دەبیتە 42 ئەوها 1 2 3 4 1 2 3 4 5 یەکەش کەمایە کات 42 7/6 کەوابوو لێرە ئەوە ڕاستە. پرسیاری 4 کام لەوانەی دێ شێوەیەکی ترا بۆ نووسینی 7 کۆ 7 کۆ 7 چونکە 3 دانە 7 واتە 3 جار 7 کەواتە ئەوە ڕاستە. دەژمێرم زانم چەند دانەیە. پرسیاری ژمارە 5 8/8 دەکات چەند؟ ئەگەر نەزانم 8 ڕێزی دروست دەکەم لە هەر ڕێزەی 8 دانە دەژمێرم ئەگەر نازانم لە تاقیکردنەوە دەتوانی خشتەی لێکدان بەکاربیانی یان نا دەنادەکاتە 64. پرسیاری 6 بەڕێز پێویستی بە 59,000 دینار هەیە بۆ کڕینی پێنووس 85,000 دیناری بۆ تێنووس کاتە پێویستی بە چییە 59,000 85,000 و 29,000 چەند هەزاری پێویستە. ئەو ژمارانە هەرسێکیان کۆ دەکەمەوە 59 کۆ 85 کۆ 29 9 9 18 85 23 لێرە دەنووسم 3 دووەکەش لێرە دادەنێم 2 کۆ 5 7 7 و 8 15 15 و 2 17 کاتە پێویستی بە 173,000 دینارە 173,000. پرسیاری 7 9 قوتابی هەر یەکەیان 6 کتێبی کڕی واتە 9/6 دەکات چەند؟ ئەگەر نەزانم 9/6 دەکات چەند 9 جاران 3 دەکەم و دیسان 9/3 پاشان کۆی دەکەمەوە یان ئەوەیە 9 ڕیزی دروست دەکەم هەر ڕیزەی 6 دانەبی پاشان هەموو خاڵەکان دەژمێرم دەبی بکاتە 54 دانە. ڕەنگە ئاسان نەبی 9/6 چونکە ڕەنگە تێکەڵی کەم لەگەڵ 5/9 کە دەکاتە 45. پرسیاری 8 ڕابەری تیپی دێدەوانی 4 پیتزای کڕی هەر یەکەیان بەشی کرد بۆ 10 پارچە. پارچەکانی دابەش کرد بەسەر ئەندامی تیپەکە 2 پارچەی مایەوە ئایا چەند پارچەی دابەش کردووە؟ و پرسیار تا ڕادەیەک ڕەنگە زەحمەت بی بەڵام با پێش هەموو شتێک ئەمن چاری بینم هەر دانەی دابەشی کرد هەر یەک بە 10 کەواتە 4/10 4/10 یەکسانە بە 40 پارچە پیتزا کە دابەشی کرد ئەو 40 پارچەیە 2 پارچە مایەوە واتە ئەو 40 بینم دوی لێ کەمەوە یەکسانە بە 38 ئەو جەنووسرایە ئایا چەند پارچەی دابەش کرد واتە 38 پارچەی دابەش کردیە.
پرسیارینۆ دانا سێ کتێبی فرۆشت. دەوەن 4 کتێبی فرۆشت. بەهای هەر یەکەیان 6,000 دینارە. ئایا بە هەردووچیان چەند پارەیان کۆ کردەوە؟ 3 کتێب، هەر کتێبی بە 6,000 واتە 3 جاران 6 یەکسانە بە 18. دەوانیش 4 کتێب دیسان هەر کتێبی بە 6,000 4 جار 6 24. ئەو جە بە هەردووچیان کۆیان کەمەوە 8 و 4 12 1 و 2 3 4 42,000 دیناریان کۆ کردەوە. ئەوەی ڕاستیبی کۆکردنەوەش نییە، بەڵکو 42,000 دینار تێچوویان فرۆشتنی کتێبەکان. ئەوەی دەیزانی بینوسە پرسیاریدا کاتیا 21 چوارگۆشەی بچووکی لە خوری چنی دەویست شاڵێکی چوارگۆشەی دروستکە. چەند چوارگۆشەی بچووکی تری پێویستە؟ 21 دانە چوارگۆشە. ئەمن لێرە پێویستم بە ئەوەیە بچمە خشتەی لێکدان. لە خشتەی لێکدان لێرە ئەمن فێر بم بزانم ئێرە ئەوە زۆر گرنگە ئەو ژمارانەی دەکەونە سەر ئەو تیرەیە چەندن، کامە ژمارانە. ئەو ژمارانە زۆر گرنگن، ئەمن بیان ناسم هەمویان بناسمەوە. واتە 4 گرنگە، 9 گرنگە، 16 25 36. تەمەشای 21 بکەم، ئایا ئەو 21 لە چ نزیکە لەو ژمارانە؟ ئایا لە 9 نزیکە، لە 16 نزیکە، لە چ لە هەمویان نزیکترە؟ لە ژمارەك لە خۆشی گەورەتر بی، نەک 16 باش نییە، چونکە لە ئێستاوە 21 نایەوێ دەیەوێ شالەکە تۆزە گەورەتر بی لە 16. هێشتا پێویستی تکەواتە پاشی 16 چ دێ؟ 21 لە 25 نێزیکە، لەبەر هەندێ ئێستا 21 دانەی هەیە. ئەگەر بەهات بە 25 دانەی هەبا شالێکی چوارگۆشەی دەتوانی دروستکە 5 بە 5. چەندی مایە ببیتە 25؟ ئەمن 25 دەینم 21 لێ دەردەکەم، 20 دەکاتە 4 کاتە 4 دانەی دیکەی پێویستە. لێرە 21 هەیە، 25 زۆر باشە، کاتە 25 21 لێ بڕوە، پێویستیتی تەنیا 4 دانە. چەند چوارگۆشەی بچووکی تر؟ وەڵام 4 یان 4 دانە. کوزانیم؟ چونکە ئەگەر 4 دانەی دی هەبی دەبیتە 25. 25ش یەکسانە بە 5 ڕیز و هەر ڕیزەی 5 دانە، کاتە دەبیتە چوارگۆشەیەکی تەواو. هەردوو لایەکەی درێژیەکە و پانیەکەی وەکو یەک دەبی. ئەوە دروستمان کرد 5 بە 5. هاتمە کۆتایی لاپەڕا 92 93 دێمە کۆتایی ئەوانەیە هەتا ئەوانەیە چی نوێ هەر بژی.